خۆتان لەبێت ڕۆژوتان قبول ئەمڕۆ هاتوونەتە دەڤەری پشدەر و بتوێن بە دیاریکراوی هاتوونەتە ناحیەی هێرۆ سەر بە قەزای قەڵازێ ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە دانیشتوانەکەی باس لە بە هەمان شێوە باس لە دۆخی ژیانانەکەین بزانین خەڵکی هێرۆ بەچیەوە سەرخاڵن بە کاتەکانیان زیاتر بەچیەوە خەریکەکەن و لەگەڵ ئەوشا چەند ڕەمەزانیان تێپەڕاندووە ئەو دواتر دیمەنە جوانەکەی هێرۆتان بۆ دەگوازینەوەکو چۆن ئەچینە هەر گوندێک ئەچینە هەر شوێنێ ئاشناتانەکەین بە دیمەنەکەی بە خەڵکەکەی بە هەمان شێوە لێرش کۆمەڵێ دیمەنی جوانی ناوەزە ئەبینن بینەرمان بن لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانی ناحەی هێرۆ ناحەی هێرۆ دەکەوێتە نزیکی قەڵازیە 23 کیلۆمەتر لێرە و دوورە قەڵازیە و ژماری دانیشتوانەکەی نزیکەی 400 کەسە و نزیکەی 100 ماڵیش لێرەدا نیشتەجێن بینەرمان بن کۆمەڵێ پرسیار و کۆمەڵێ قسە و گفتوگوی خۆش لەگەڵ بەشێک لە وڵاتیانەکانە ئەکەین و السلام عليكم كم مصطفى جانسوني أحوال باشي سپاس دەکەم تۆ چۆنی ئەحواڵە باشی زۆر سپاس دەکەم چاوە دڵم ڕن زۆر سپاس دەکەم تەندروستی چۆنە باشی شکۆر ئەحواڵە هەموو لای باشن ماڵم ناوچۆنە خوا باش بن خۆت باشی خوا باش بی زۆر سپاس دەکەم سەلامەت بیاخوا ڕێگایکی دوورمان بڕیوە هاتین بۆ گوندەکەتان لە خزمەتدای ئەمە وەزم کرا بە ناحەیش بەڵێ لەشتان ساغ بە چاوە دڵمان ڕوون هەر خەڵکی ئێرەی بەڵێ لەشت ساغ بێت چابایەک بناسیین زانکان مستەفا شێیە کوڕی شێیە بە چێوە سەرخاڵە وەڵی من پۆلیسم پۆلیسی کوڕی مستەفا بیلیان مستەفا بیلیانم بیلیان مساشم پێ دەڵێن لەشت ساغ بێت چاوت مازەکەم لەشت ساغ بێ یاخوا دەوامیشم لە قەڵازەیە لە خەڵازێ داوام بەڵێ لێرە بۆ خەڵازێ وەزم زۆر دوور نییە بەخوای نیو سەعاتە ڕێک دەبێ نو سەعات ڕێگە تقریبا 23 کیلۆمەتر بەڵێ ڕۆژانەوە هەیە دێم بۆێرە ئیش و کاری باخ و ئەو شتانەیە باخە هەیە بەخوا کەمێکمان هەیە ساغانی بەدەر لەوەی کە پۆلیسی بەڵێ هیچ ناو ئێرێش و بە باغدای شۆ مەشغوڵ لەناو باخکاسی تەیە وەڵی جا میوەجاتم وەکو ترێ هەیە گوێزم هەیە هەنارم هەیە ئەو جۆرە شتانم هەیە دوێنێ لە هۆرامان بووم بەڵێ لە باخێ بووم جۆز و ترێ و هەناری لە بوو جا خۆ دەزانی لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی هەیە تام و چێژەکەی ئێرێش گوێز و هەنارەکەی بناو بانگە گوێزی باشە هەناری باشە بەس بۆ هەنجیر باش نییە هەنجیرەکە سەرمای دەبات لەو شوێنانی کە تۆزە گەرمن باشترە بەس ئێرە بۆ مسپەی هەنار زۆر باشە و هەناری باشە بۆ گوێزی باشە بەس ئەو بێ ئاوێش تەسیری زۆر هەیەی بێ ئاوە سمار شوێنێ خەڵکەکەی ئەناڵێن بەدەست بێ ئاویەوە ئێوە نێوانتان چۆن لەگەڵ بێ ئاویە وەڵی باش نیە باش نین سەرچاوی ئاخواانەوەی کوێیە چیە چاوی ئاو لەو کوێستانەیەوە ئاو دێت لێرە حوزیان بۆ کردووە لێوەش بیرێکی لێ درراوە لەو پشتەی بیرێکی لێ درراوە هاوینان بەو ئاوەی خەڵکەکە مەدار دەکە یەک خواردنەوەی دەنا ئاوی سەرچاوی زۆرفتی ئاوتان هەیە هەرێ بەخۆی ئەوە مشکلێ ئەی کاک مستەفا گیان ئەوە ڕەمەزانی بەرە کۆتاییە چیە ئەم ڕەمەزانە چۆن بەڕێکرد ڕەمەزانێکی خۆش بوو لە خوای بەزیاد بێ بێکەم و کوڕی بوو لە خوای بەزیاد بێ نەگەرما بوو نە سەرما بوو نە هیچ کێشە و مشکلەی تینواتیمان نەبوو لە خوای بەزیاد بێ لە ڕووی دەرونیەوە ها تا چەند چێژ بەخش بوو بۆ تۆ مانگەکە زۆر زۆر خۆش بوو هەتا بڵێ یعنینەوە قەنەعات بێ لەوانەیە بڵێم بۆ هەموو کەس لەوانەیە وا بێت مانگێشی تایبەتە و زۆر خۆشیش بوو یعنی سەرمانە گەرمانیا خەڵک ئیشێکی وانە بڵێ ئیش دەکەم ماندوو دەبم هیلاک دەمێستا کاتەکەی ئیسراحەتیشە ڕەمەزانی شەرهاتی بۆ واخکە و بەڵێ تازە لەو ڕۆژاندا لێرە بووم چشتێکی ڕەمەزان بۆ تۆ زۆر چێژ بەخش بوو وەڵی هیزا و ڕەمەزانە ڕەمەزانێکی پارشیە و یان کاتێک ڕۆژەکە دەشکێنی یان دوعاکانە تەراویحەکان تەراویحەکانە وزا کامی شتێکە ها زۆر دیاریکراوە تەراویحەکان زۆر بەلامەوە چێژ بەخۆش بە تەشیت ئەوە هەر لەگەڵی ئەوە زۆر زۆر مژدێکی خوای گەورەیە پێت دەدا یعنی فەقیر و فەقاراتت تۆ بیر دێتەوە لە کاتی بە ڕۆژبووندا دەزانی خەڵکێک
چەند دەستکورتە محتاجە یعنی ئەتا بۆ خۆت بە ڕۆژوو نەبی قەدری ئەو بوونەی ناسانی تا خۆ برسی نەبێ هەز بە برسێتی خەڵکی تریش ناکەی برسی بوو ئەو جا دەزانی داخۆ خەڵک چەند محتاجە بەدەستی خەڵکانێک کە نەبوون کە پێویستە لە ڕەمەزاناندا خەڵک هاوکاری یەکتر بکە لە بەسەرکردنەوەی لە خێر و خێرات باشەکە مستەفاجان بێگومان هەروایە بینەوە سەر هێرۆ چەندێکە لێرە نەماوی وەکو ژیان کردن وەڵی زیاوەکو ژیان هەیە لێرە خانومان هەیە لێرە مشتی شتێدا لە خۆی بەزیاوە بەس بۆ خۆمان ئاوە هاوینان بەڵێ ماڵمان لە قەڵازێ بە ساوینان ئەگەی ئیش و کار و شتیوە هەبێت دێمەیان دەستانە دەمێنینەوە و لەسەر خانوەکەی بۆ خۆمان خزم و کەس و کار دێ و خۆشە ساغ بێت گوندەکان بە شێوازی گەشتی بەرەو چۆڵبوو نەچن منی خەڵکی کەم تایە بێدان خۆش نی ئەمان ئەم گوندە جوان و بێناز بێن خەڵکەکەی لی دوورکەوێتەوە هەموو شتێک دەکەوێتەوە سەر حکومەتی هەرێم حکومەتی هەرێم تقریبا کەم تەرخەمە لە بەعزە شتێک ینی ڕۆژێک کەمە خزمەت گوزاری کەمە ئەو جۆرە شتانە تەسیری زۆرە خەڵک هەموو بە موچێ و مەژغوڵ ڕووە ئەوجاوە ئێرەش ئەو واریداتەی نییە بەڕاستی بڵین خەڵک بە واریداتی ئێرە بشی واریداتەکەی هیچ یان دەبێ مەڕ و ماڵات تەبێ مەڕ و ماڵاتی شۆم و کەس پێی بە خێو ناکرێ ئێستا خەڵکێکی مەڕ و ماڵاتی هەبوو بڵین کوڕی لێ جیا بۆ تۆ کسی لێ جیا بۆتەوە ئەویشی نەماوە وڵاوە گومانی تیان نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گوندەکەتان چۆنە لە خۆی بە زیادبی بێکێشە خەڵک تێکەڵبوون و بەدەم و شوون و هاریکاری یەکتری بێکێشە و مشیلێ ینی گوندێکە حتاسا لە خۆی بە زیادبی هەموو یەک و بران سەری یەکتیەکە یعنی کێشە و مشیلەی نییە هیچ نە شار نە ئاژاوە لە خۆی بە زیادێ زۆر بێ مشیلێ جاران لە هەچە نێسەمە لە هەموو شوێنێ سیلێ ڕەحم کەم بۆتەوە لە گوندەکانیش حتمما گۆڕانکایی بەسەر هاتووە تەکنۆلۆژیایە ئەم تەکنۆلۆژیا خۆی زیاترکارێنی خۆت بەڵێ زاوە کەسنی بەکارینی لەش بێوی بێت ئێمە هەوڵێن ینی دیمەنی جوانی گوندەکەتان زیاتر وەرگین بۆ خەڵکە عزیزەکەیشان زیاتر بەسەرەکەینەوە تۆش حتمما هاوکاریمانەکەی دەستە خۆش بێت سپاس دەکەم مستەفای جان لەش ساغ بێ زۆر سپاس سەلامەت بێ ئەوە بڕۆین ئەوە گوێزن و ئەوە وانی قەیسیە و ئەوە شەوە وانێکن ئەوە توی هەیە جۆزەکە ئارەوەڵە بەشی خۆتانەکە بەڵێ ئەینێت نەدەرەوە بۆ شارەکان بیفرۆشن بایەوە هەیە ناوەڵا بایەوە کەمە ئەرەوەڵە لەش ساغ بێخۆ ناوچی بوو تۆ ناوچی و ناوم ئەسەن بوو مامە حەسەن جان خۆی گەورە سەلامەت کە سەلامت تەندروستی چۆنە لا باشی یاخوا باش سەلامت پشمانەوە قەیسیە بەڵێ قەیسی خۆشە قەیسی شلێ قەیسی هەیە شلێ قەیسی ناوەڵا شلێ نایکێنی بەش خواردوتەوانە بەڵێ خۆشەوەڵە باڵاخ بەتامە تەسەوە تایوەتی بە ڕۆژین حەزمان زیاتر لە هەموو شتێکە کە باسی خوارد نەکەین حەز لە چی خواردنەکە با سەرشی لێ بکەم بەڵێ چی خواردنەکە حەز لێیە وەڵ ئایجا هەچی خوا بەنسیب کردی شتێکی زۆر تایبەت شتێکی زۆر تایبەت جایی خواردنێ وەڵ ئایجا هەموو لا هەنەی بە زیادبی خۆوەڵاتی هەموو شتێکم پێ بڵێ بۆ نمونە حەزت لە کفتەیە لە شفتەیە لە مریشکە لە گۆشت ئایجا مریشکە خۆشە و کفتەوە هەر باشە هەموو لا خۆشە لە کفتە هەیە کفتە خۆشە یاخوا لەش ساغ مام حەسەن جان لە کۆتایەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانای بەڵێ ئەم مانگە چۆن بەڕێ کرد وەڵڵاهی لە خوای بە زیاد بێوەندە خۆش بوو خۆش بوو ئەرێ وەڵڵا لەش ساغ بێ سەلامەت بیا مزگەوت لێرەوە دوورە ئەوە تا لەولە بەر خوارەیە فلای تەراوی حەکەوتی بەڵێ لەش ساغ بێ سەلامەت بیا ناڕەحەت نییە ڕەمەزان لە گونداوی ناوەڵە زۆر خۆشە ئەو ساڵ هەر زۆر خۆش بوو خۆشەکەی لە چیا بوو لە خۆشەکەی دەوەی دا وەختی کاسی بێنە بۆ ئەو دوسێ ڕۆژە وەختی کاسی بێ دەنا پێ سەرما بوو تینوو نەدەبووی
ئەرە وەڵا خۆشە. ئەرە وەڵا خۆش بوو هیچ ڕۆژێکت بە تینەتی برسێتی بەڕێکرد ئەن بکەیتە زەحمەتەوە ناوەڵا یەک ڕۆژ نەبێ ناوەڵە ئەو ڕۆژە شەم جوتم دەکرد دەنا ناوەڵا یەک ڕۆژی عنی تین و نەبووم و ئەگە بە زەحمەت بێ ینی زۆر بە ئاسایی بەڕێت کردەوە ئەرە وەڵا لە خۆی بە زیاد بێ لە خۆی قبول کارەبی سەلامەت بیا ساغ بێخوا سەلامەت بیاخوا هەندێ باسی ئەم گوندەمان بۆ بکەمام حەسەن ئا خۆت لەدایک بووی ئەم گوندەی بەڵێ یاخۆ لەش ساغ بە هەر لە مناڵێەوە لێرە ژیاوی نەچتە دەرەوە حل لێرەکانە بووی ماشەڵە هەتا ئێستا تا ئێستاکەنی ئەگەر وەختی حکوومەت باری کردوین دەنا دوایگە هاتوون و هەل لێرە بوو لەش ساغ سەلامەت بیاخوا هاوڕەکانت هاوتەمەنەکانی خۆت خەڵکیەکەیە لە تەمەنی خۆتا بێ و ئێری بەجێشت بێ ئەرە وەلای دەتەمەنی مندان هەمووی لە قەلازێن و هەموو ڕۆیشتون ڕۆستن هاوڕەت هەیە زۆر لێرە هاوڕەکان بایەوە هاوڕێت ماوە یان کەمیان کردووە بەخوا کەم بوون کەم بوون ئەرە وەڵا تاقە دابی کە بیتە دەرەوە لێرە پیاسەیە بکەی ئیشێ بکەی هاوڕەکانە زۆر نەبینی کەسە گوندەکان هاتۆزە ڕوو لە چۆڵ بوونن والله جا بەخوای خۆ ئەگە پیا و ڕەفیقی دەخۆ ئەوانە خۆشترن وەڵی چۆن العادەتی بۆوان شەوانە دەڕۆی ئەگەر ڕەفیقی دەخۆت لەگەڵ بوونی زمانی قەدیم والله هەتا بڵێ خۆش بوون ئەشە دەمبیلا خۆش بووە بەڵانێ ئێستا وەڵای واری دەکەینەوە واری داتەکەی نەماوەنا ژیان بڕێک زەحمەت بووە ئەحماڵۆکەتەرە واللهی ئەوەندە بە زەحمەت بووە ئەوەندە بە زەحمەت بووە ئەرێ والله وەڵا بێگومان وایە لە ڕووی کۆمەڵاتیەوە پەیوەندی چۆنە وەڵی باشینە الحەمدلله تااقەتە هەیە بگەڕێ و دوو ڕۆژتر جەژنە چەند ڕۆژێکی تریانی والله جا نازام داخەتە ڕۆژ هەر لێرە ئەبی ئەنشتە قەڵات زێر دەوەدەست بە قەلازێ و کوڕە دەڕۆم بۆڕی جەژنان تااقەت هەیە بگەڕی ئارەوەڵا دەگەڕی بۆ دەچی نێو خزمان لەشە ساغ سەلامەت بیاخ جەژنە پیرۆزێ لە کیەکی یەکەم کەس یەکەم کەس پیرۆزە یەکەم کەس خزمی دەخۆنن عینی ئامۆزان و کوڕمن و ئەنێ ئەوانەی دەخۆم و ئەلەفنیان بۆکەی تەلەفۆنیان بۆکە یانەچی بۆ لایەن وەڵاو دێن لەگەڵ هەموو پێکەوە لێرەکانە پێکەوە لێرە جێژنەکەی دەکەن هەموو بێکەوە مناڵەکانت منداڵی خێزان منەماوە جێگای بەهش بە یاڕەبی سەلامەت بیا وەسم نەوەکانت ئەوڵا هەموو دێن بۆ ئێرانە ئەرە وەڵا بۆ جێژنی هەمووی دێن ئەلێرە پێکەوە جێژنی دەکەن خۆشەوەڵە جەژن لێرە بیوەڵی سروشتێکی جوانی هەیە بەڵێ وانە کاک محەممەد بەڵێ یاخالەش ساغ سەلامەت بیا قوربانم تۆزێ باسی ئێرشمان بۆ بکە ساڵی چەند ناوەدان کراوەتەوە والله جا نازانم بیرە نایە بەبیرم نازام داخۆت چەند ساڵ دەبێت نازانم یاخوالەش ساغ سەلامەت بیا قوربانە بم بە ڕۆژی سراحەت ناکەی بەرەوەڵە بمسم سەرخەوێکی لێ بشکێنی بەرەوەڵا ئێستا ئەلانی نووسست و بەگات مێری یاخوالەش ساغ سەلامەت بیا خی گەورە نوێژ و ڕۆژەکە و لێ خەڵ بکات لە هەموو لایکی ئامین شاءڵە مام حەسەن جان زۆر خۆش سەر چاوەکان فاتمە باشی تەندروستی چۆنا باشی خۆیە خی گەورە سەلامەت بخۆیە بە قوربان هەموو شتێ باشە بەخوای باشە ڕادە بێرین وردە وردە لەشە ساغ بێ یاڕەبی قوربانت ئەیدا بە ناشکریان پێمی شوێنێکی ساغم نیەوە ئینشاءڵڵا باشە بی قوربانت سەلامەت ئاری هەڵە شاوم لاتوەر پارچەم لە نەڤیکە نەچاوم نەلاقم نە دەستەما وی ئەڵن پیری و هەزار عیب بەخوای جا فەرمایشتە ئیتر ئەمە سروشتی ئینسانە خوا مرۆڤەکانی وا دروست کردووە لە مناڵیەوە بەرەو گەنجەتی دواتر بەرەو پیر بوون خۆ ئێستا گەنجەکە لەمە خراپترن خۆ ئێستا گەنجەکە لەمە خراپتر وایە وەڵا بەتنایە سەلامەت بیخوایە یاخوا پورە فاتمە نەوەکان لە چۆن وەڵای جانەوەم لە قەڵات زێن لە قەڵات زێن لە ڕانێن و لە ئێرانێن و دابەش بوونە ئەرێ وەڵا یاخوا لەشە ساغ بەتەنیا بۆ خۆت ماویتەوە ئەرێ وەڵا تۆش وانش بپارێزێ قوربانت سەلامەت بیخوایە بەهەرتکانیشن لاقێکەیە ئەمە بەرتکانیشن لاقێکەیە بەکێوکێ بەخۆ بە سەعابین ئەرێ ئەویش کەمەندامە لاقێکی هەیە من ئەمە هەتکم
هذه نقصان يا ربي خواي جوري سلامتك أم كرسي من نشكي أخوي زور والله اللي حي نبي بلاستيك أو عنده أنا بركي بوارش وأنا كده أخوي سيخي هي قربان بسلامة بيا أخوة ده فاطمة نقول رمضان شون بوي والله كانت شون بصر بيت وكي أقرب ببينم دي من دال بوم تمني يبين 10 رجوم نجمر كده ما شاء الله أري بخوي بار هلا عمليات مناليو. أري والله عمليات بوم أخو لاقم السيد العمليات كراوتوا إيه بخوي يخرجوش بيهوش بوم أجا هندي زليل بوم بيهوش درجة بيهوش يعني دا بوم ما شاء الله دنا رجوم نجوم نتشوف ما شاء الله هلا مناليو حلا من عليهم أهلي نوشو رجوي أري والله إن شاء الله جارة من دقيقة بين بنسيب والله رد بو مينتو ونبو والله أم واي. الدنيا هبي قروش نبرتياتون برتي زي أنا والله روش هيدا هم لا ربينا هو أمرين أري بخوي باشا ده فاطمة ليش الصاغ بيا أخوة سلام طاقت هي بارشيوان نسي أري بخوي شارنياتي بهالستين خلاصي شو حاصلك يبو ما محاسي أري والله وفقني لفناخو دادنيم لصار تختي أنا خدر دانا نشم العزي نعم والله يسالير داني بندو أتوك شيء كم لك لسه أنا كل سنة جوك شم لك لسه كشاف يا ربي خارح أنا ناتو أنا مداني شمو هالسما يا أخوة ليش الصاغ بارشيوان شي حاضرك والله جا همشتك حاضر دكين يصبر من حي حزي لبرنجو تشيشتو أنا حي حزي بماستو كارو بانيروشتا بخواي بنيري كم شاو. دخوا والله شاي ماستو. دخواتو بين همشتك يا لسه سري ومشتك ليش الصاغ خود حزي لشيء زياتر والله عمن حي بالنبي أمن حزم لا حد برداخ كم في هذا إخواني الدنيا ديني أنا من قطني ناس كرانا بجير نبوم ليش الصاغ بيا أخوة نا والله يستان عن خلق دلي برنجي بايعين بين آخرو أردي بايعين بين آخرو قال لي جل خلو بكان شم تردكم دلي ما هو نودي أما ديونا واي. والله عم بحمشتك شكرا ليش الصاغ بيه قربان يا أخوة ليش الصاغ بيت أم شوني كيسي تياي عجين هيرو بلي هل ليرة لدايك بويت الليرة اللي دايق بوم ما فيهم شاء خوشك توش ما قبش من لهش ويني كي بش مهرب مهنا وإيرا أو ندل بيراك لتوا من دندل بيرك كريتو ما شاء الله حزناك بيشتغل زين نا والله بنا خوشيم ده بدا زانم ما دستو لاق عند بس نفس الجنم هتا أتينا وبيرا أري والله قال لي ردان شم تشاولو دارو درختي أو بركم تيمهم خلاص زيديني الله واي. أري سروشتكي جوانا ما شاء الله والله تلقري هاو تمني خود هاي زور ليرة رفيق أري والله زورم هان دراوتيا بخواينا والله ده دورين والله أنتيا هاو تمني خومي ده شاكن ينالات بخواي هي دين وهي نانو نا والله هاو تمني خومي ده شاكن هذا من وعكسات بوم زور شكر بكاري خواي بس اللي كدوم يا أخوة يقولي ليش تصاخك قربانة يا أخوة بيبي شو نقشتان خوشة أري والله أو لسر جادن أو سروت وشاخش ده برانبر أي تانا النبي لا عم بده برتو بلا بوين وان دوان كرياتين إيرا نعرف هذا كده كوني كده بوين لا شاخو داخل أنا والله قد بيلا جاران ناكي توا بخوايس عشان جياني جاران في خسرة باش أبو جاران خوش تربو هندش بشوري وري بوين نعزان تزاني شخامنا هند نبون خفت نبون كشتار نبو خوش بقول لنا ده رويشتن أوقاتي بوي أوقاتي خوشتر بدنا زور معي باش بون لقالك تري هدي والله خلك باق بوس جاران فاقبو هدي والله رست عمر دوت لجيران تيب مري بلا خلقي دي زاني خونا زاني خور من دسار ده نا والله جاران كسب مرداء لشوينيا أو شو أنا بيا كجابو لهيروية كجابو لكن رزي دودا أنا صالان عالمي ليرة خوفي دكت هترسا ده ترسا دي فرانكس كجابا والله واي. أدي بخ يستعمل روجي أو ما يتبينه بخار كذا ترسي چیشتێکی جاران بۆ تۆ ئەها مای خۆشحاڵی دڵ پێ خۆشە بیری لەکەیتەوە زیاتر بی لە چیەکەیتەوە والله بناشکونە هێندم بۆ خۆ نەخۆشی زۆرە هێندم خۆ ئازار زۆرە پێم بیر لێ ناکەمەوە بەسەڕی خۆزگان بە جاران ئارێ والله یا ڕەبی خۆی گەورە سەلامەتکە لا قوربانە ئێمە بەجێتە ئەڵین بخير دەستەماسەکەمدا فاتمە جان سەلامەت بیاخۆ تۆمە جوڵێ باشە بە قوربانە بوو سەلامەت بیاخۆ
هەر لە ناو ناحەی هێرۆدا ئەم ئاوی گەڕاوە هەیە کە سنجڕاکێشان تایبەتە لە هەموو شوێنێک نییە یەکێک لەو شوێنانی کە خەڵک زۆر سەردانێکە لە ناحەی هێرۆ ئەم ئاوە گەڕاوی پێڵێن ئەمە ئاوێکی سوێرە بۆ نایخۆمە بەس بۆ نێکم ڕێک بۆنی یەرکی کوڵاوی لێت کە هێلکا کوڵنێ لە ناو ئاوە بۆنێکیت ئاوەکە ئەماڵی سەد هێلکەتیا کوڵاوە ئەمە خەڵکیەت لێرە بۆ حوزەکەیانە مەلیتیا کەنیان خوێنی تیا ئاشۆن یاخود جەسی خوێنی پێتەڕەکان بە مەبەستی چارەسەر لەبەرەوە ئەم ئاوە بۆ حەساسەتی پێست و بۆ نەخۆشەکانی پێست بە سوودە بۆی خەڵکێکی زۆر لە شوێنی زۆر دوورۆ سەردانیە. مامۆستا محەممەد سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. بخير بين يا زۆر سپاس ئەمڕۆ بین بە ئەرک و زەحمەت بەسەرتەوە سپاس بۆ میواندارەکە و بخير بين يا لەش ساغ مامۆستای خۆشەویست یاخوا سلامت بیت مختاری ناحیەی هێرۆش یاخوا لەش ساغ و بمێنی بۆ خزمەتکردنی ئەم خەڵکە عەزیزەی هێرۆ. سلامت بیا سلامت بیاخوا جا پێمان خۆشە جەنابەت بناسین دواتر ئەچینە ناو قوڵایی بابەتەکانەوە. چاو هەر بەخێر بێن یاخوا خۆشحاڵ بووین لەش ساغ و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. من ناو محەممەدە پیشۆم مامۆستایە مختاری ناحیە هێرۆ هەر بەخێر بێن و زۆر سپاس. بنکۆ بارگە هۆ لێر ینی ماڵ و ئەرێ وەڵا شوێن دانیشتنیشم هەرێرەیە لەش ساغ سەلامت بیا. سەرکردایەتی لەکوێیە؟ سەرکردایەتی شێرەیە هەر لێرە لەش ساغ ئەوش ڕانەیە هۆکارێک بێ بۆمانەوە دەستە بەسەر وەسعەکەیان گرتووە مامۆستاژ یاخوا لەش ساغ مامۆستا گیان پێشە بچینە سەر باسی ڕەمەزان و ئەوانە حەزەکەم بە حکمەوەی کە تۆ مختاری سە کۆمەڵی زانیار و معلومات لایە پێمان بڵێ ناحیەی هێرۆ ژماری دانیشتوانەکەی اینجا وەها پێکاتی شوێنە جوگرافیەکەی و هەروەها نفوس چەندێک خەڵکی تایە هەندێک زانیاریمان پێ بڵێ لەسەر ئەم شوێنە. بەستر چاو سەلامت ناحیەی هێرۆ دیارە کە لە ناحیە هەرە کۆنەکانی قەزای پشدەر لە ساڵی 1974 بووە بە ناحیە لەو کاتەوە تاوەکو ئێستاییدی فەرمای ناحیە هەیە و نۆ مدن ناحیەش دەست بەکار بووە تاوەکو ئێستا لەم ناحیە دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەڵازێ بە دووری 23 کیلۆمەتر لە سنتەری شاری قەڵازێەوە دوورە و بە دووری 7 بۆ 8 کیلۆمەتر لە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران دووریەکەی ئەوەندێ لە ئێرانەوە و هەڵکەوتەکەی هەڵکەوتێکی ناوچەیەکی نیمچە شاخاوی هەڵکەوتۆ با بڵێین هەچوا دەوری بە چیا دەورەدراوە ناوچەیەکی تەقریبی کوێستانیە با بڵێن ساردا و خەڵکێکیش وەکو خەڵکیش تقریبی ژماری دانیشتوانی نزیکی 400 کەس دەبێت بۆ 100 شتێک ماڵاوە لەم ناحیەدا نیشتەجێیە و خەڵکەکەشی وەکو معلومی جەنابتان بێت لێرە زیاتر خەڵکی ئاژەڵداری و کشت و کاڵا بەشێکیشی موچەخۆرە لە فەرمانگە و دام و دەستگا حکومەکانی ئەم ناحیەدا دەوام دەکات. چەند فەرمانگە لێرە هەیە؟ فەرمانگە 8 فەرمانگە لە ناو ناحیەکە بوونی هەیە و بە قوتابخانە و ئامادەیی و مەڵبەندی تەندروستیش بەڵێ مەڵبەندی تەندروستیشی لێەوەی دیدام و دەستگا حکومەکانی شەوانی کە خەدەمین زیاتر لەم ناحیەدا بوونیان هەیە. ئەو باشە بەڕێزت مامۆستایشی مامۆستای قۆناغی چەنی دەرسی چێڵێت بنەڕەتی بەڵێ لەش ساغ بێ چەند خوێندکاری لێ لەگەڵ چەند مامۆستا؟ بنەڕەتەکەی تقریبی 63 قوتابیمان هەیە زایدەن 12 مامۆستامان هەیە ئامادەیەکەشی 35 بۆ 40 خوێندکاری هەیە و نزیکی 9 مامۆستاش دەوام لە خوێندنگی ئامادەیەکەی دەکا و باخچەی ساوانیشی لێە باخچەی ساوانیشی بەڵێ باخچەی ساوانیشی لێ بەڵێ باشە
حتمما ینی قوتابخانەکەمان ئەگەر پێ بڵێ دواتر وەری شێگرین کەوتە کوێوە قوتابخانەکە کەوتۆتە ئەو بەرەوە و بەخسی ساوایەکانش کەوتۆتە ئەم نزیکی یەکن بەڵێ تقریبی نزیکەکەن بەو شێوەیە بەڵام هەر نزیکی شاو لە ناو ناحیەدا مامۆستاکانی شەر خەڵکی ئێرەنیان ئەوان لە دەرەوەیان مەسم لە قەڵازیە و شوێنەکانی دەرۆ پشتی ناحی ئەوەی کە بوونیا هەیە مامۆستاکان بەشێکی کەمیان لە ناو ناحیەکەنی شەزێن بەشێکی زۆریان لە قەڵازەوە دێن بەڵات شۆ دەکەن ئەم کاتی بایکۆتانە ئێوەش بایکۆتان کردبوو ئەرێوەڵا گشتگیر بوو گشتگیر بوو بەڵێ داوام هەیە سەرم کاتە بەڵێ ئەرەوڵا داوام هەیە لە ئێسادا و بە حکمیەوەی پشووەکانی دەستکاریان کراوەی بەشێکی قەربی بەشێکی کراوەتەوە دەتوانین بڵێین داوامە بەڵام ڕاستی هەر جێگای خۆشی ناگرێتەوە ناگرێتەوە بایکۆتەکەی زۆر بوو کەم نەبوو دۆخی خوێنکاران چۆنە سەر لە ناو شارەکانە من هەندێجا لەگەڵ بەشێک لە خوێنکارانە گفتوگۆ کامیان ئەوەی کە لەگەڵ خەڵکان تێکەڵم دیکان ناومێدن یان ئەم بایکۆتە کاریگەری هەبوو بەسەریانەوە لێرە ئەو گڕوتنیان ماوە خوێنکارەکان وەڵاهی وەکو ئاماژەت پێکرد ناومێدیەکە گشتگیرە ئەوە هیچ ناومێدیەکە گشتگیرە دووش بەڵام خوێنکار لە ناو شوێنێکی ئاوە با بڵین فەرقی هەیە حتمما لە ناو شارێکی قەرەباڵغ لەبەرەوەی لێرە هەم ڕێژەی قوتابی ئەوانەیە خوێنکار کەمتر بێ لە هۆڵەکانی خوێندن دەتوانێت زیاتر مشارەکە بکات دەتوانێت زیاتر ناوانێت دەرفەتی پرسیارکردن و گوێگرتنی هەبێت وە لەخوا بە زیاد بێت ئاستی خوێنکارانیش لە ناو ناحیەکەی ئێمە بەرزە ئاستیان دەرەجەی باش دێ دەتوانین بڵین لە چاو شوێنەکانی تریان لە چاوەکانی تر خوێنکارمان هەیە لە بەشی بەرز بەرز لە خەریکی خوێندن بەڵێ ماشەڵڵا هەرێوەڵا زۆر باشە ئەی وەکو گوندەکان ئەو گوندانی کە لە دەوروبەری ناحی هێرۆن چۆن چەند گوندی بەسەرەوەیە وەڵا 18 بۆ 19 گوندی بەسەرەوەیە دەتوانین بڵین لەو 18 بۆ 19 گوندە سێ دانە گوندیان زستانان چۆن و هاوینان قەرەباڵغن دەنا بەشێکی زۆریان قوتابخانەشیان هەیە و بنکەی تەندروستیشیان هەیە لە گوندەکانی دەوروبەریش بەشێکی کەمیشان مەگەر ئامادەی لێنە بێدەنا قوتابخانەی بنەڕەتی لێ و ئامادەیەکانیش خوێنکارەکانیان دێنەوە بۆ هێرۆ بۆ دەوام باشە بینە سەر باسی ڕەمەزانیش لە کۆتایەکانی مایکە ڕەمەزانین ئەو بانگیشی فەرموو دوو مزگەوتی لێرە بەڵێ دوو مزگەوتی لێرە دوو مزگەوتی لێ و سوپاس بۆ خی گەورە دەتوانین بڵین نوێژی تەراویح و جەماحەتەکان لە هەردوو مزگەوتەکە دەکرێت سوپاس بۆ خی گەورە و ڕەمەزانیش بە دەردی بۆ خۆت ئاماژەت پێکرد وەڵا خۆش ساڵ ڕەمەزانێک بوو ئینسان دەتوانین بڵین هەز بە نەبە برسێتی و نەبەتی نوێتی دەکەی هەز بە هیچ شتێکی وا لە بابەتە ناکەی لە بەرەوەی کاتەکەی هەم کاتێکی خۆشە هەمیش سوپاس بەخوای گەورە ئیدی ئاسانکاری زۆری تێدا هەیە و ئینسانیش کۆمەڵێک شتەیە ئینسان دەرفەتێکە بەڕاستی ناکرێت لە کیسکۆی بدات بێگومان ڕەمەزانی بەخۆی دەرفەتێکە بەتاکیت دەرفەتێکە و ئیدی دەرگایەکە بۆ ماکراوەتەوە فەرموش کراوین و بەدەوی چونە ژوورمانە خۆشتان ساغ ئەچی بۆ مزگەوتوە بەڵێ هێواش ئاها بڕین ئەوشم پێ بڵێ کاتی قەدرە ئەمچەند شەوە مناڵ و ئەوانشی لێیە گەنج و ئاوەدانە مزگەوتەکە وڵا دەتوانین بڵین ئێستا ڕێژەی گەنجەکان بۆ شەوانی قەدر زیاترە کە دادەنیشن لە ڕێژەی لاانێ بە ساڵاتچەکە بە حکمی لاانە بە ساڵاتچەکان لێرەش بخۆت ئاگداری دیگی لادێ و گوندەوەیش و کاروباریان هێن لاوان نتوانین پێویستمێنەوە بەڵە بەڵام لەخوای گەورە بە زیاد بێت ڕێژێکی زۆری گەنج شەوانە دادەنیشن زیندووکردنەوەی دیە و شەوە دەکەین لە مزگەوت و سوپاس بەخوای گەورە ڕێژێکی باش دادەنیشیت سوپاس بەخوای گەورە ئەش ساغ بێخوا لە ڕەمەزانە چی شتێک بۆ تۆ زۆر چێژبەخش بوو ترەوە لە کۆتایەکانی ئەم مانگە پیرۆزەیەین وڵاهی ئەوەی کە چێژبەخشە بە دڵی لە ڕووە دینیەکەیەوە دەتوانین بڵین هەم نوێژی تەراویح شەوانە کە بە جەماعەت دەبێتە هۆی کۆکردنەوەی کۆمەڵی خەڵک هەمیش بە دڵی زیندووکردنەوەی سونەتە وەزایدە شەوانی قەدر وەیدی چێژە ئیمانی و ڕوحیانەکە لەوانەیە لە هەموو شتێک بۆ ئێمە گەورەترە ڕاستی گومان ئەی وەکو کاتەکان بۆ نمونە هەیە چێژ لە پارشێ وەرەگرێ هەیە لە کاتی ڕۆژکاندن هەیە لە تەراویح هەیە لە قورئان هەیە لە خەو ئیتر وەڵایی پێم وابی هیچیان تامی بەربانگەکە نادات ئەوەندە بە تامەزرۆی و چاوەڕێی دەکەی کە کاتی دێت ئیدی
زۆر بە تامەزرۆی یەکە چێژی زۆریشی لێوەردەبیکنی وڵا وایە ئاسایە بزانم یەکەم دوعا چییەکە ئەیکەی وڵی یەکەم دوعا داوای لێ خۆشببوونە لە خۆشبوونەکە بەڵێ ئەرێ وڵا دوای دوعا بۆ چییەکەی؟ دوایتر بۆ ئینسان سەرەتا کە داوای لێ خۆشببوونە بۆ قیامەت کە دیدی دوعای سەلامەتی و دوعای خۆشببختی و دوعای هیدات و دوعایەوە دەکەین ڕاستە دوعای دی شوکاری تۆ چێ لە ناو گوندەکەیان کاکە عومەر وڵا بەس خوێندن هەرشکردنی ئارێوڵ هێش ساخبێ یارمەتی باوکە نایی بەرێوڵە یارمەتی دە باوکو چیەکە وڵا باوکە باختانەیە باخمان هەیە لەو یعنی باخێکمان هەیە بەڵ ئەی ئاژەڵدار نین نەبخوا لەو شتانە نازانی ناوەڵا بەکەمی لێزان لەشت ساغ بیاخۆ خۆسەران کا عومەرجان لە پۆلی هەشتی وایە بەڵێ لەش ساغ بی شاڵان شتە من درێژبی لەگەڵ تۆشە لێرە گەنجی زۆر لێە ئارێوڵە عیبینیە بەدەر لە مناڵوانە هاو تەمەنی خۆدیان لە تۆ گەورەتر وڵا لێتی لێتی ئارێوڵە چیەکەن ڕۆژانە لێرە بەچێوە سەرخاڵە بن وڵا شوونەکانەیە تیا دانیشێن یاری بکەن قسەی خۆش بکەن وڵا جا ساحی لێە لە ساحەکەی یاری دەکەنی هەر لێش قسەی شیەکەی ساکەن بازیاتر باسی چیەکەن وڵا زیاتر باسی کە ئەربار ژیانی ڕۆژانە کە ئەرباری خۆیان ژیان خۆشیان ناخۆشە وڵا خۆشە لە خۆی خۆشە ئارێوڵە بەش ساغ بی شاڵە سلام لەگەڵ ڕەمەزانە بینێت چۆنە وڵا الحەمدولله هەموو گرتووە تاشوەدۆ دە ماڵاویمان لێکە ئامادەکاری کردو بۆ جەژن ئارێوڵا الحەمدولله بەنیازی چی بکەی جەژن هەڵا بەنیازم لەگە برادر هەم بڕۆین لە ناو ناحەکە بن ئارێوڵە حەزر لە ناو شارەیە ئارێوڵە حەزف لە شارەیە بەش ساغ بخۆ سەلامەت خزمەکان زیاتر لە قەڵازێنیان لە ڕانیان وڵا لە قەڵازێن زیاتر زیاتر لە قەڵازێت ئارێوڵە جەژانە چی بۆلایەن وڵا بەکەمی چی شتێکی جەژن زۆر خۆشە وڵا ئەگەر لەگە برادەرەکان دەگەڕێ پێکەوەن و ئەوە خۆشە ئەو جارەکەن ئەگەر میان و شت دێ میان خەڵک دێ بۆ میان گۆڕی قۆزەکەی ئارێوڵە جلی کوردی لە بەرەکەیان پانتۆڵ وڵا پانتۆزی کوردی بەناکەم حەزر لە چلی کوردی نییە ناوەڵە ئەم جلانم لێ نایە من وڵا لێدی زۆر جوانە خوا بەرد ناکاکی نامت بە خۆت ڕسمی پێوە بگرە لەش ساخ بە سەلامەت کامەرجان لە ناو مزگەوتەکەی هاوتەمەنی خۆتی زۆر لێ هەندێک جار لە مزگەوتەکانە مناڵ زۆرە چن گەن زۆرە چن لێوە ئەمانی کە لێرن زیاتری لێ لە لێرەیان کەمترن وڵا بۆ شوانی تەراوی سێ ڕست پردەی بێ مزگەوتەکە سێڕیز ئێ ئارێوڵە ئەی شەوانی قەدر شوانی قەدیش هەروە ئەچی بۆیە بە شەویش ئارێوڵە دایشەنیشی وڵا بەکەمی داش شەکەمی دانیشی ئارێوە لەش ساغ بێ خۆ سەلامەت یخوا تەمەند درێژ بیجانەکە لەبان هیچ پێویست نییە پورە مەریەم سەلام عەلەیکوم سلام براکەم باشی قوربانجان ئەحواڵە باشی سلامت سەلامەت بیاخۆ ڕەمەزانەکەیشەوە کۆتای پیاد بەڵام هەر پیرۆزە بێ و شەڵا لێت قبول و بێ ڕەبی سەلامەت بیاخۆ خی گەورە لە هەموو حالەمێ ئامین هەموو مسلمانان قبول بێ خوایە لەش ساغ بێ بەڵام نسیبەت بۆنی شتێکی خۆشە هاتشلەکەەوە چی بوو واللهین من لێن لە ناوە لە خوارف داشتم لێ دەنێ ئەوە بۆنی بامێ بوو چی بوو شەربێ نازانم نازانی ناڕاو نانی کە برسی بوو هەستی بۆنکردنیشی بەقوتە بێ ڕاستی بۆکردنێ دەکەی لەش ساغ بێ عەرەبی دەگوم باستان کاروبارەکانتان چۆنە وڵای باشم باش لەش ساغمێ خوای بەزیێ ئەم ڕەمەزانە خۆش تێپەڕی ئەرێ ڕەمەزانە خۆش بوو ماندوو نەبووی پێوەی نەوەڵە ئەگە دەرو دەشتینەکەی کواماندوو دەبی ئێستاش کاتی ئیشێ نەبوو لە ماڵێ بووی لەش ساغ بێ ناگە کاتی ئیشێ بێ وڵام ماندوو کاتەکانت چۆن داباش کردبوو لە ڕەمەزانە زیاتر خەریکی چی بووی لە ڕەمەزانێدا بەس لە ماڵێ بووین هەر لە ماڵەوە ناخۆنی لەمها کاتی هاوین شتانە بەخوا ئەوانەی پاییزێن ئێستانی ئەی لە پایز دروستە کردووە ئەرێوەڵە لەش ساغ بێ ئێستا بە کەڵک ناساردە وایە کە وشک نابێتەوە خەرا دەبێ و لەش ساغ بێخۆ بەدەر لە ئیشی ماڵەوە وەکو خاتونی ئەم گوندا ینی بەچیترەوە خەریکی وڵای جاداوامشم هەیە لە شارەوانی داوامەکەی مۆزەفی کارگوزارین کارگوزاری یەخۆ لەش ساغ بێ فەرقی نییە فەرمانبەری لەش ساغ بێ لەش ساغ بێخۆ کە لە داوامیتەوە ئیشی ماڵەکەی تۆوانە ماڵات مۆبلینەوە ئەو 2 ساڵە دەنا خاتیم کردبوو
خایەتی کردووە بەڵێ لەشە ساغ بێ دوای خاتیش ئاژەڵدار بەرماڵن هەیە و ناوەڵا دەچینە نێ مڵک و باڵی خۆن بەڵام باختانەیە سەراحتانەیە هەیە ئەرێوەڵا زەخاتشتن هەیە بەوانە شەو خەریکیە ئارێوەڵا دەبێت لە بەردەم ماڵەکەتان گوڵی زۆر جوانم بینی ڕۆ دوو ڕۆژە خەریکیام لە ژووریدان هێنمە دەرێ دڵم چ زۆر حەزت لە گوڵ و ئەوانە بێ شارەزای تێلی ئارێوەڵا خزمەتی چاچیان دەکەم خزمەتیانەکەی تازە چوم لە هەنیەوە لێرم ڕاهێنانەوە ماشەڵڵا بەس بۆ گڵانیش با حەزت لێیانە بەس خەزم زۆر لە گوڵانە یاخۆ لەشە ساغ بێ بەسەلام خۆی گەڵی تەمەند درێژکە ئینشاڵڵا سەلام کەمی باسی ئەم گۆزانەمان بۆ بکە بزانم دایمەریەم ئەم گۆزانە چۆن دروستەکە ئەم گڵی لە شۆ بۆێنێم خۆڵە دەبێ بچین لە گلنجانە بینین ئەگڵەکەی گڵەکەی بەخوا گڵەکە دوورە ئەرە بەڵا لە خوار ئەو زاتەی لەسەر هەموو گڵک بۆی نابێ نەبەخۆی بەس دەبێ گلنجانی خۆی بێ دەچین لە گلنجانەکەی دێنین و گەێنانەوە هەڵی دەخەین و لەخەن بەڵێ هەڵی دەخێنەگە هەڵن خست ئەو بەردوشتی پێوێتی لێ دەبژێرین و دوایی وشک بۆ نابەخوا دەبێ وشک بێتەوە گە وشک بۆ بەداری بیکوتین و بەزمی زۆرە ئارێوەڵا بیکوتین و جا ئەو کاتەیە گەکتان بەهێڵکی تیدای بێژین و کاتی داشن بێشت ئەجا بیگرینەوە و ڕۆژێکی دادێنێ کوڕەکەی جا دوای کای وردی بۆ دێنین کاکەش دەبێ ورد بێ دابێژراو بێ جا لەگەڵ کاکەی دەشێلینەوە وردە وردە جا گۆزەکان لێ دروستەکەی گۆزەکان لێ دروستەکەی بەڵێ جا گۆز بەزمی زۆرە وتم لێ گڵەکە بێن و بیکەیتە قڕ و دروستیکەی ئەویش ئەگە گڵێکی چاک نەبێ هەمووی دەتەقی ئەبێ گڵەکەشی باش بێ دەبێگڵەکە نە زۆر چەور بێ ئەگە گڵێکی بێنی چەور بێ ئێچان زبر بێ دەبێگڵەکان تێکەڵکەی بەتەر لەوەی کە کایشی تیەکەن چیترەیە چی ماوادێکی تر بۆی کە ئەمە هیچ تێناکەی نەتەقێ بەسکە کایەکەشە بێ ور بێ کاکەش دەبێ ور بێ ئێ جاگە کاکە تێکت نابێ بای لێدا دەیبێ ژوورێ و لە ژوورێ هەتا بۆ دەبێ ڕێوەڵا دەبێت لە ژوورێکی دووسکەی لە ژوورێش بێ تا وشک دەبێت دەنا تۆزی بڵێ تەڕاکی هەبێ ئاگۆزەکە نەرم بێت بیە نێبەر تاویان بەربای هە لە جێ دەتەقی جاریشێ هەر بەخۆش لە تەندورێژا بە وشکیش دەتەقی گڵەکە یان کوورەیە تەنورە چۆنە ئەو گۆزە لە تەندوری داوین تەندوری نانی تەنوری نان ڕێگەکە ناوە ئەوکو بەتەڕی نەوەڵا دەبێ وشک بێتەوە چەند زۆر تا ماوەیەکی زۆر دەبێت لە ژوورێ بێت جا دوای دەیهێنێ بەر تاوێ لەبەر تاوێشە تا دەزانی لەبەر تاوەکەی جوان وشک بۆتەوە جا ئەگە جوان وشک بۆ لەبەر تاوەکەی ئەو جار دەیهێنی دەیبێت لە تەندورەکێدا دارێکی گەورە لە بنی تەندورەکەیدا تا جوان پۆل دەکەون ئەو کاتبژێنی جا دوای پۆلەکە کەوتن دێنی گۆزەکانی لەسەر دادەنێ و چین بە چینی داران لەسەر دادەنێ تا سەعاتێک سەعات و نوێکی ئاگرەکە جا دوای بۆ خۆی تەماشای دەکەی و گۆزە سوور بۆتەوە لەوێدا جا دوای بە ساردیکەیتەوە جا دوای دەچی بە شیشێکی دەری دێنیەوە لە تەندورەکەی سار بۆ دێ بەبرژاوی بۆم باسکە ئەمە ئەنی دروستکردنی گۆزێکی ئاوە چەندێ وەختی پێویستە وڵای جا گۆزێکی ئاوا بڵێن چکە سێ قۆناغی دەوێت تا دروستی دەکەی یەکەم جار کە قڕەکە تێنا جاوی ستا درەنگ بدەنا بۆم دروست دەکردی قڕەکەی دێنی مسافەی ئەوەندەی ئەوە دروستی دەکەی ڕۆژێکی دروستت کرد ئەوەندەی هەتا ئەوەندەی دروستی دەکەی ئەو شتانەی لێ ناکەی ئەو دەستکانەوە نەخشانەوە هیچی لێ ناکەی ئەمە بەجیا بۆی دروستەکە هەر بەخەدیەوە دەبێت دوای بۆ دروستکەی ئەگە مسافەی ئەوەندەی گۆزەکە دروست کرد لێ دەگەڕی ڕۆژێکی ئەگە هاوین بێ ڕۆژێکی دێ بەس دەستان بێ دوو ڕۆژ سێ ڕۆژی دەوێت تا ئەوەندەی وشک دەبێتەوە خوارێ بە شاییە جا ئەوەندەی ئەگە زانیت وشک بۆوە جادێنی ئەو دەستکانەی لێ دەنی ئەگە بزانین لێت خرا نابێتەوە قڕەکە نەرم نییە تۆزێک کرد بووە ئەوەن دەستکانی لێ دەنی ئەو نەخشانەی لێ دەکەی و لێ دەگەڕێت تا تۆزی ئەوانە شوشک دەبێت جا ئەو کاتەی دێنی ئەو گۆزەیە ئەوەی ئاوە سەرۆبوونی دەکەی سەرۆبوونت کرد ئەگە سەرۆبوونت کرد قاپێک بێرەوەیە ئەو قاپەی لێ دەکەیەوە جا قڕێت لێ دەگریەوە سەر لەبەر و جابنەکەشی دروست دەکەی و لێ دەگەڕێت تاوشک ئەمە چۆن فێری ئەمە بووی هەر خۆن هەر مەتیقەکەنەوە ئەو کاسی پێ کرد دەمێ ساڵ ئامازانی ئەمە نەرێوەڵە ئەم نەخشانە چۆن دروستەکەی بڵین هەر لێرە کە ئەو کاسی بڵین هاتووینەوە پێشەوەی ماڵ بکرێن و هەر قەدیمەوە ئەو
ئیشانان دروست هەبووە لێرە. ئاداکم و خوشکم و ننکم و هەموو ژنی ئاو دیێ ئەو شتەی دروست کردووە ماشەڵانی هەموو ماڵێک هەموو ئەمەی ماڵێک. لەمەی سانیوە ئەو هەت بەخوا ئێستا ئەنی هەر لەگەڵ خۆی ناتێکەڵ بووە هەمویان درستیان کرد ماشڵانی لە ماڵانی تریشەمە هەیە ئێستانە نییە بەس نا. پێشتر پێشتر هەموو هێرۆهۆی دروست کردووە ماشەڵە دروستیان کردو فرۆشتویانە و ژیانی چاکیان پێبەڕێ کرد ماشەڵە ئەمەیان بۆچی بەکاردێ ئەمەیان بۆچی بەکاردێ ئەوان بۆ ماستی بەکاردێت ماستی تێ دەکەی ماست بۆ ماستایش بۆ سەر فرۆشتی خۆشە بەخۆ ئەوەشیان شیری تێدا دەکڵێنی شیر. دۆی تێ دەکەی ئاوی تێ دەکەی بۆ هەچ شتێکی دەبێت ئێستا ماگە بیخێتە سەراگر ناتەقێ ناوەڵا ناتەقین یعنی سەما ئەگەر شیری تێکیان بتوێ ئاوی پێگەرم کەی کێشەی نییە ناشێشێنە سوور کراوەتەوە گە سوور نەکرێتەوە هەر ئاویەکەوی و بخرا دەبێتەوە تۆ دەبێتەوە قڕ بەسەوە سوور کراوەتەوە توانانی وەکو وینێکش بەکاربێنی وەکو تەرمزەیە بۆ تەرمۆسیش وڵای یەک دوو دانم دروست کرد بەس شوێنی ئێلێری بەلوحەکەم کرد بێت تۆزێک ئاوی دێت نازانم ئیشی بەلوحەکان بوو توانێمە ماساوی تیەکەی هەموو شیر و شربەت و چێشتی تێڕالێنی و ئەتوێن چێشی پێلێنی هەموو شتێک شلو هەموو شتێک دەبێت لای خۆشە حتمما ینی لە ناومانێ ئاو یاخۆ شربەت و ماسا و دۆ تاموچێژێکی خۆشتری هەیە زۆر وانە جارە ئەوەی ماسی تێکەی قەت پەڕۆ پێدا دانیشتی ناوێ ئەگە ماسەکە تێکە دەبێت قاپێکی لە بندانەی لە بن ئێرەی جا بخۆی وردە وردە و ئاوە لە ماسەکەی دەپاڵدرێتی و تون دەبێت ما گەر بێشە بێ بیکڕێ ئەمە نرخی چۆنە وڵایداوان نرخیەوەی پازدەیە و نرخیەوەشیان حوت هزار مش 500,000 ئەمە لە شۆ دەسەکەوە تۆ بەردەوام هەتامانە بۆ فرۆشتن ئەگە دروستکەم بڵێن هاوینەکان چی وەرسێ هەتا بەس هاوینەکان هاوینان ئەگە هاوینان بین یان کەسێ بێ بیکڕە بێ بۆ ماڵتان لای تۆ هەیە هەن بەس ئێستانە ئێستا نیتانە ئێستا ماوەکو نمونە نەمانە ناوەڵا هەر منەکە چێەوە ناڵەمە ڕۆژێ دروستم ئیپایی زێبوون ئەمیش سوورم کردنەوە هێندێکیانم تاقین ئەمە بچووکتریشی هەیە ئاوی پێ بخۆیتەوە ڕای بازانێکی نەحواڵتان چۆنە باشن شکر تۆڵەگەشتان قورسە چۆن نەحواڵتان باشن شکر بابا چەند ڕۆژتان لێگرتووە من دوو سێ ڕۆژ لێشکان ئەوش لە بەرەوەی نەخۆش بوو ئەی خوا قبوڵ کە یەکدان لێ خواردووە ماشەڵڵا ماشەڵڵا یەک چەپڵی بۆ لێبن یاخوارستان ساغ من هەموو گرتوون هەموو گرتووە یەخوارستان ساغ بێ دەستان خۆش بێ یاخوا حەزەکەم بزانم ئێوەی منداڵان حەسان لە چییە لە قوتابخانەکە ئەتانێت کە تەواویکەن ببن بە چی دکتۆر دکتۆر مامۆستا مامۆستا یاریزان ئەبی بە یاریزان ئافەرم دکتۆر 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 یاریزان یاریزان پرسیارەکانم ئاسانن یان بیگۆڕم بەشتی قورستر قورستر دەوەر وەرنێرە دانیشین ناوەڵە دامەنیشن خەینا بەسۆ پشمەکە کامێراکە با دەمەچاو دەبینین باش وەرە گیانەکەم حەزر لە چی سیارێکە مەرزیە مەرزیە ئێمە بی ئێمە جاسیە بیگۆڕە بە مەرزی ساغیاخوا هەر ئەوەن لەم گوندە مناڵەکان مناڵتر لێن یا شوێنتانەیە بۆ یاریکردن نەرا لە سەزادە یاری سەر جادە خیرە یاریەکەن هەرەوە ئەی تۆپی تری لێن یا تۆ ئێرە تۆ ئێرە تۆ قسەم بۆ بکە شوێن یاریکردنتان هەیە ناوەڵە نیتانە بەس لەو بەری هەیە بەس لەو بەرەوە هەیە ساحی تاتانتان یا داتان یان چۆن تاتان هامی لەسەر یارێکی چی منە ئەرەوەڵە هەتانە ئەرەوەڵە ئێوە باشە جمهوری کوێی جمهوری بەشە ئەی تۆ ڕیال ڕیال بەشە ڕیال بەشە 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 زۆربەی بەشە بووە دەستان ساغ یاخوا
سربەزانی گوندەکانمان ئەم جاریان لە ناحەی هێرۆ کۆتای پێێنا شوێنێکی زۆر تایبەت و خۆشە وەکو خۆشتان لە دیمەنەکانە بینیتان هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی شوێنی زۆر ناوازە و جوانی تاگەرچی گوندەکانمان ناحەکانمان شارەکانمان بێنازن بێ خزمەت گوزارین بەڵام پڕن لە مرۆڤایەتی پڕن لە ڕەسەنایەتی مرۆڤە جوانەکان لێرەوە بەڕاستی سەرچاویان گرتووە لە ناو ئەم شوێنانەیە بەڕاستی هەز بەواقی کە لە نیشتیمانێکای بۆ خۆی بەهشتێکە لەسەر ڕووی زەمین هێندە دیمەنەکانی جوانە هەتا نیت ئەم شوێنانە هەز بە سروشتی جوانی کوردستان ناکەی هیوادارم هەمووتان چێژ وەرگرن لە دیمەنی گوندەکان لە ناحەکان لە شارەکان لانی کەمێ لە شارەکان دوورکەونەوە ئەم شوێنانە ببینن چونکە بەڕاستی هەم خەڵکەکەی باشە هەم شوێنەکە سەرنجڕاکێش و خۆشە نزیکین لە خۆراوەبوون و چەند دەقەیەکی تر یاخۆ چەند خولێکێکی تر بانگی مەغریبەیە و ڕۆژەکانمان شکێنین ئێمە دیسان داواکارین لەخوای گەورە تەعات و نوێژی هەموو لای قبول بکە ڕۆژەکانتان قبول بێت و ئاکانتان گیرابێ انشاءالله خی گەورە تەمەنمان بات لە شوێنێکی ترێمی کوردستانەوە لە گوندێکی ترێمی کوردستانەوە بە دیدارتان شاد ببینەوە و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان